هەڵبەت هەمومان نەزانین لە ساڵی 1982 یان 83ەوە حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا ڕێکەوتنامەیەکیان لە ئەنقەرە ئیمزا کردووە لە چوارچێوەی ئەوەی کە بۆ پاراستنی سەروەری خاکی خۆیان بۆیان هەیە چەند کیلۆمەترێک بێنە ناو خاکی یەکترەوە. بەڵام لەو کاتەوە هەتا ساڵانی 92 توان بڵم لە 92ەوە لە دوای دامەزراندنی حکوومەتی هەرێمەوە کە ئەکرا بە پێچەوانەوە زیاتر سنوورەکانتون و تۆڵتر بکرێن و دەوڵەتی تورکیاش ئەو مافەی نەبێت کە بۆ شێوازە مداخەلە لە سەروەری هەم عێراق و هەم هەرێمی کوردستان بکات، چونکە زانین بەپێی دەستور هەرێمی کوردستانیش بەشێکە لە حکوومەتی فیدراڵی عێراق. هەڵبەتە لە ساڵی 92ەوە بە شێوەیەکی بەردەوام ڕۆژ لە دوای ڕۆژ کات لە دوای کات دەوڵەتی تورکیا بنکە و بارەگای خۆی لە هەرێمی کوردستان باشووری کوردستان بەگشتی زیاد کردووە و بە هەمان شێوە لە ڕووی کەلتوریەوە، لە ڕووی بازرگانی و ینی لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی سەربازیەوە، حتا لە ڕووی تەندروستی و فەرهەنگیەوە پەروەردەییەوە تەئسیرێکی زۆری لەسەر داگیرکاری و ئاسیمیلەکردنی خەڵکی باشووری کوردستان کردووە و بەردەوام هەوڵە داگیرکاریەکانی دەبێت بە شێوازی نەرم و بە شێوازی تند چ ئەسکەری چ سیاسەتی داگیرکاری بەڕێوە بردووە. ئەوەی کە ئەبینین لەم چەند ساڵی دوایە بە تایبەتی لە دوای ساڵی 2015ەوە بە شێوەیەکی بەرفراوانتر حملە لە دوای حملە بەناوی ئۆپەراسیۆنی جاجیاوە هێرشەکاتە سەر خاکی باشووری کوردستان و سەر گەریلاکانی پارێزەرانی کوردستان. هەڵبەتە ئەوەی کە هەمومان نەیزانینەوەیە کە دەوڵەتی تورکیا شەڕی لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان نییە کە بەداخەوە بەشێک لە هێزە سیاسیەکانی باشووری کوردستان بە تایبەتی هێزی دەسەڵاتوە ڕاگەیاندنەکانیشیان ئەیانەوێ ئەمەوانیشان بدەن کە ئەمە ناکۆکی و شەڕی نێوان دوو هێزە کە پارتی کرێکاران و دەوڵەتی تورکیایە خێرەمە بە پێچەوانەوەی چونکە لە مێژووی دروست ینی پارتی کرێکاران دروست نەبووە، هێشتا دامەزرێنەرەکەی لەدایک نەبووە، دەوڵەتی تورکیا کێشەی لەگەڵ هەبوون و ناسنامە و فەرهەنگ و کەلتوری و زمانی کوردی دابوونی هەیە. بۆیە ئەمە وەکو بیانوویەکە بینرێ و هەر هێزێکی سیاسیش کە وەکو بیانوویەک پەکەکە ئەدا بە دەست تورکیاوە بۆ خۆی ڕاستەوخۆ بانگەشی بەشداریکردنە لەو داگیرکاریە، بۆ خۆی ڕاستەوخۆ بانگەشی بەشداریکردنە لە داگیرکردنی خاک و وڵاتی خۆی. ناسنامەی ئەم گەلە خستنەژێر مەترسیەوەیە و هەمومان نەزانین کە لە کاتی ڕێفراندۆمەوە لە کاتی دەست بە سەراگرتنی کەرکووک و دووسخورماتی و ناوچەکێشە لە سەرەکان کە 152 خاکی باشووری کوردستان بوو لەلایەن عێراقەوە، جارێکی تر دەوڵەتی تورکیا پشتیوانی حکوومەتی عێراقی کردوە لە ڕێفراندۆمدا ئەگەرچی پلانێکی خودی ئەردۆغان بوو، بەڵام دیسانەوە تورکیا و ئەردۆغان دژایەتی ڕێفراندۆمیان کرد، کەواتە ئەوان کوردی باش و کوردی خراپ ناناسن، بەڵکو ئەوە ئەتوانین بڵین لە بری ئەوەی بڵین پەکێکەوە هۆکار بێ بۆ ئۆپەراسیۆن و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا، ئەتوانین بڵین پارتی کرێکارانی کوردستان یان گەریلاکانی پارێزەری کوردستان ئەمڕۆ بوون بە بربەستێک لە بەردەم داگیرکردنی باشووری کوردستانە. پێویستە کۆمەڵگەی ئێمە ئەم ڕاستیە بزانێت تاکە بربەستێکە لە بەردەم داگیرکاری دەوڵەتی تورکیادا مابێت و هەتا ئەم قۆناغا حکوومەتی هەرێم لەسەر پێی خۆما بێ، هەتاوەکو ئەم قۆناغا یەکێتی و پارتی و گۆڕان و ئیسلامیەکان و هێزە سیاسیەکان ممارەسەی سیاست ئەکەن بە ئارەزوی خۆیان سیاسەتی خۆیانەکەن لە باشووری کوردستان، ئەوانەی کە لە چیاکانە ئەم کوردستانیان پاراستووە کە ئەوان بە ئازادی سیاسەتی تێدا بکەن بێگومان پارتی کرێکارانی کوردستانە. بۆی هیچ هێزێکی سیاسی خەیاڵی ئەوە نەکات ئەگەر بێت و پارتی کرێکارانی کوردستان زەڕبەی بەرکەوێ ئەو بتوانێت ئەم سیاسەتی ئێستا ئەیکا بەڕێوەی بەرێ و هەر هەنگاوێکی دیکە کە ئیکا، بەڵکو بەدڵنیایەوە لە دوای ئەوان لە دوای پارتی کرێکاران بەدڵنیایەوە پلانی بی دەوڵەتی تورکیا بۆ ئەم هێزانەی دیکەی بۆ دەست بە سەراگرتنی هەولێر و سلێمانیشە کە ئێستا چاوێکی زۆریان لەسەر مووسڵ و کەرکووکە بەگشتی ویلایەتی مووسڵ، چونکە ئەممان نەزانین کە ینی دو ساڵ و پێم وایە 2 مانگ ماوە بۆ تێپەڕینی پەیماننامەی لۆزان کە ئەوان خواستیانەکە ئیمپراتۆرێتی عوسمانی بگەڕێنەوە کە بەشێکیش لەوە ویلایەتی مووسڵەکە ناکۆکی لەسەر دابشکردن و گرێدانی ویلایەتی مووسڵەوە هەبووە لێکردنەوەی لە کۆماری تورکیا و گرێدانی بە عێراقەوە هەبووە، ئەوان ئەمە بۆ خۆیان قبول ناکەن بەڕاستی. بۆیە هەوڵە داگیرکاری و هەژمونخوازیەکانی خودی ئەردۆغان بە تایبەتی بەگشتی ئەکەپە و مەهەپە بۆ ئەوەیەکە لە تاوەکو ساڵی 2023 ئەوان بتوانن باشووری کوردستان بە تەواوی داگیر بکەن. ئەوەی کە لێرە و لەوێ ئەوترێت بەڕاستی یەکەم لاوازی و بێ ئیرادەیی هێزی دەسەڵاتی کوردیە کە توانای ڕوبەڕووبوونەوەی نی ئەگەر ناتەسەور
ناکەم مرۆڤکە ئەوان مرۆڤێکی ئاسایی ئاگاداری پیلانگێڕی و تێگەیشتنی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە کورد و خاکی کوردستان ناکرێ هێزێکی سیاسی وەکو پارتی دموکراتی کوردستان ئەو ڕاستیە نەزانێت کە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بەر لە هەر کەسێک بۆ ئەویش مەترسیدارە بۆیە ئەوەی کە بەڕێوە ئەچێت یان بێ ئیرادەیی و لاوازی ئیرادەیی و تەسلیمبوونی سەدا کە هەمومان نزانین تەسلیم بوون بەڵام پێمان وایە هێشتا تروسکاییەک ماوە لەوەی کە بەرگری لە خاکی خۆیان بکەن و نەبنە بەشێک لە پیلانگەڕیەکان و داگیرکاریەکان بەڵام بەشەکەی دیکەی شەڕێکی تایبەتیش بەڕێوە چێ پێویستە گەلی ئێمە باش ئەوە بزانێت کە ئەو هەوڵانە یا بەشێک لە ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان زۆرترین لێدوانەکانی ئاژانسە تورکیەکان بڵاوەکەنەوە کە بۆ خۆی بەشێک لە شەڕی تایبەت و شەڕی کەسایەتی لەگەڵ تاکی کوردی باشووری کوردستانەکەن بۆ ئەوەی بڵێن بەدڵنیایەوە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی بەهێزە و سەرکەوتو ئەبێ و گەلی کورد کۆتایی دێ و ئیدی خەڵکی ئێمە ئەوەندەی تر بێ هیوا بێ ئومێد ببێ پێویستە گەلی ئێمە باش بزانێت کە لە ئۆپەراسیۆنی سەرەتای نەوەتەکانەوە دوایی لە سەرەتای 2000ەکانەوە و هەتاوەکو هەرە دوایی ئۆپەراسیۆنی داگیرکاری لەسەر گارە بینیمان چۆن خولوسی ئاکار وەزیری شەڕی تورکیا چۆن بۆ خۆی دانی بۆ ڕاستێدا ناکە شەڕکردن بەرامبەر بە پەکێکە قورسە شەڕکردن بەرامبەر بە کوردستان قورسە بۆیە پێویستە گەلی ئێمە باوەڕی خۆی کەم نکاتەوە بە هێزەکانی پاراستنی کوردستان و پێویستە گەلی ئێمە ببێتە بەشێکی گەورە لە پاڵپشتی معنەوی و مەیدانی و مەدەنی و سیاسی و دیموکراتی لە پشتیوانیکردن بۆ گەریلاکانی ئازادی و گەریلاکانی ئازادی بە تەنها نەهێڵین چونکە ئەوان بۆ بەرگریکردن لە ئێمەتی لەناو تێکۆشان و بەرخۆدانیدان پێویستە ئێمەش ئەوان بە تەنها نەهێڵین بە دڵنیاییەوە مسۆگەر هێڵی تێکۆشانی ئازادی سەرکەوتو ئەبێەوە بە ساڵانە هەوڵی پاکتاوکردن و داگیرکاری هەیە بەڵام نەیتوانێتەوە سەرکەوتو بێ بەرامبەر بە ئیرادەی بەرزی کوردستانیان بە هەموو ڕەنگەکانەوە چ ئەوانی لە دەرەوەی وڵاتن چ ئەوانی لە ناو خۆن چ ئەوانی لە چیاکان بەرگری دەکەن ئەگەر پێمان وا بێ پەیماننامەی لۆزان بۆ بە هۆکاری پارچەکردنی کوردستان بۆ چوار بەش ئەوە تێگەیشتێکی تا ڕادێک ناتەواوە پەیماننامەی لۆزان وەکو جێگرەوەیەکی پەیماننامەی سیڤەردا ئەنرێ و لە پەیماننامەی لۆزاندا زۆر باسی پارچەکردنی کوردستان نەکراوە وەکو جێگرەوەیەکی سیڤەرەوە زۆر کات ئێمە پێمان وایە کە پەیماننامەی سیڤەر هەموو مافەکانی گەلی کوردی تیا دەستە بەرەوە بەڵام ئەویش بۆ خۆی بۆ ڕەنگەنیە ئەویش لە پەیماننامەی سیڤەردا ئەگەر وردەکاریەکانی پەیماننامەکان بخوێنیتەوە بۆ دەرەکەوێکە لە پەیماننامەی سیڤەریشدا بەشێکی کەم نەک هەموو مافەکانی گەلی کورد وەکو ناسنامە وەکو خاک و جوگرافیا دەستە بەر بکرێ بەشێکی کەم لە کوردستان کە بەشێکە لە باکووری کوردستان هەموو باکووری کوردستانیش نییە بەشێکی ینی ئەگەر بێت و پەیماننامەی سیڤەریش وەکو خۆی جێبەجێ بکرایە کوردستان ئەبوو بە 6 بەشەوە نەک 4 بەش ئەبوو بە 6 بەشەوە بۆچی بەشێک لە باکووری کوردستانیش ئەچوە سەر ئەرمەنستان و بەشێک بۆ تورکیای عوسمانی و بەشێک بۆ ئێران و بەشێک ڕۆژاوا و بەشێک ویلایەتی مووسڵ و هەتا دوایی ئەبوو بەچەند بەشێکی دیکەوە بەڵام ئەوەی کە خواستی دەوڵەتی تورکیا هەیە بێگومان لە ساڵیادی وەکو ئەڵێ پەیماننامەی ینی 100 ساڵی یەکەمی پەیماننامەی لۆزاندا ئەو ئێوێ ئەو ئیمپراتۆریەتی عوسمانی کە کۆتایی پێ هاتبوو زیندوو بکاتەوە و ویلایەتی مووسڵی کە کۆی باشووری کوردستان تا خانەقی نەگرێتەوە بێگومان بەشێک بووە لە ئیمپراتۆریەتی عوسمانی کە دواتر لێدا بڕێنراوە بێگومان بەدەیان و بەسەدان پیلان و پەیماننامە لەسەر گەلی کورد و دەستکەوتەکانی گەلی کورد ینی بەڕێوە براون بەڵام ئەوەی کە گرنگە گەلی کورد باش بیزانێ و هێزە سیاسیەکانیش دەیزانن و دەبێ باشتریش بیزانن ئەوەیە کە هەمیشە دەوڵەتی تورکیا هاوپەیمان بۆ لەگەڵ زلهێزەکانەوە زلهێزەکان هیچ کاتێک نەیانویستۆ مافی گەلی کورد بدەن ئەگەر لە پەیماننامەیەکیشدا بە شێوەیەک لە شێوەکان باسی مافەکانی گەلی کورد کرابێ وەکو تەکتیکێک نەکۆکو استراتیژ باوەڕیان بە مەسلەی کورد نەبوو وەکو تەکتیکێک بەکاریان هێناوە لەوەی کە وەکو کارتێک بەرامبەر بە دەوڵەتی تورکیا بەکاری بێنن لەم قۆناغیشا بە هەمان شێوەیە ئەوەی کە ئەتوانێت گەرنتی پاراستنی دەستکەوتەکانی گەلی کورد و گەیشتن بە ئامانجەکانی گەلی کورد بکات بەڕاستی تێکۆشانی گەلە بە یەکەوە گرێدرانی تێکۆشانی چیاکان و شارەکان و شەقامەکانە یەکێتی نەتەوەی گەلی کووردە هاتنە لای یەکتری هێزە سیاسی کوردستانیەکانە کە پێکەوە بتوانن لە چوارچەوەی کۆنفرانسێکی نەتەوەییدا ینی مەرجعیەتێکی هاوبەش ڕاگەیاندنێکی هاوبەش هێزێکی نەتەوەیی و نیشتیمانی هاوبەش و کۆمەڵی خاڵی هاوبەشی کوردستانی کۆمان بکاتەوە ئەمانە ئەتوانێت گەرنتی پاراستنی مافەکانی ئێمە بکە ئەگەر نا بە دڵنیایەوە ڕەنگە چۆن لە مێژوودا بەدەیان پەیماننامە لەسەر مافەکانی گەلی کورد بەناو مافەکانی بەڵام بۆ جژایەتیکردن و قڕکردنی کە هەمووان
کۆدەنگ لەسەری بەڕێوە چووە بە دڵنیایەوە ڕەنگە دەیان پەیماننامەی تر لەسەر گەلی کورد بەڕێوە بچێت بەڵام ئەوەی کە گرنگە وەکو باسم کرد ئەوەیە کە ئێمە چۆن خۆمان نەتوانین خۆمان و دەستکەوتەکانمان بپارێزین.